ساڵتان لێ بەعزیزانم هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن خۆمان بەخۆشحاڵ ئەزانین ئەم ئێوارەیەش لەگەڵ هاوکارم لیندا ئەبینەوە میوانی ماڵەکانتان. لیندا چۆنی سڵاتان لێ ببینەرانی عزیز هیوادارم هەردەم تەندروست و ئاگاتانە تەندروستی خۆتان بێت. تۆ چۆنیت؟ وەڵام من باشم. تۆ چۆنی تەندروستی چۆنە؟ من زۆر باشم. قورگت چۆنە باشتر بووە؟ ئێستا باشترم کەمێک کۆکەیەکم لەگەڵا دێ لە خوا بەزیادێ هەر باش بی. هیوادارم هەموو هاوڵاتیان دوور بن لەو پەتایە چونکە زۆر پێت ئەنی ئەمێنێتەوە. هەر وەڵا ئەوەی زۆر ناخۆشە. لێو نابێتەوە. من لە سەرەتاوە گرتم ئەوەی کە ئەیانوت شێوازێکی جیاواز و فۆرمێکی جیاوازی کۆرۆنایە. یەک هەفتە لە جێگایە کەوتم هەڵناستەمەوە. جا هەر سەبارەت بەو پەتا و ئەمانە هۆشداریە دەینە هاوڵاتیان کە زۆر ینی هەبوو دەرمان بەکار نهێنن بە تایبەتی ئەوانەی کە کێشەی توشبوون بە بەرگری دروست دەکات کە ئەمە کێشەیەکی جیهانیە. ئەم توشبوون بۆ ئەسڵ لە دەرەوە نادرێت بەو شێوەیە دەرمان بەڵام هیوادارم هاوڵاتیان خۆیان نەیکڕن. دەست خۆش جالیندا بابەتی سەرەکی ئەمڕۆشمان زۆر بابەت و تەوەرەی جیاوازمان حازرا بەڵام بابەتی سەرەکیمان باز لە نەخۆشەکانی کۆم و ڕێکەکەین. بەڵام بێجگە لەوەش وەکو هەموو ڕۆژێن کۆمەڵێ هەواڵ کۆمەڵێ بابەت کۆمەڵێ سوودی جیاواز و کۆمەڵێ هۆشیاری باسەکەین بۆ هاوڵاتیانمان جا وەکو هەموو جارێک هەواڵێکی سەرنجڕاکێشمان ئامادەیە کە باز لە کۆندامی سیەکانەکە. لیندا ئازێتێکە بین باسی ئەو هاڵەمان بۆ بکە زین ئەم هاڵە سەرنجڕاکێشە چییە؟ من ڕێگەمە باسیەوە بکەم لەبەرەوەی ئەمە دەرخەری ئەوەیە کە زانست چەندێک پێشکەوتووە لێکۆڵینەوەکان چەندێک پێشکەوتون پزیشکەکان چەند لێکۆڵینەوەی نوێ کە نوشتی تازە ئەدۆزنەوە کە لەو هاڵەمان باسی ئەوە کات کە یەکێک لە نەخۆشەکان کە تەمەنی 33 ساڵە توشبووی نەخۆشیێکی سیەکانە سیەکانی نەخۆش کەوتووە و ئەمە شوای کردووە کە ئەندامەکانی تریشی سست ببن بەرم لە گورچیرە و دڵی. ئەم نەخۆشیەش کە تووشی بووە ناوی ئەنفلۆزای بیە اینجا ئەم نەخۆشە 33 ساڵە کە تووشی ئەم نەخۆشیە بووە دکتۆرەکان سەیریان کردووە ئەگەر بێت و نەشتەرگەری بۆ بکەن ئەوە نەخۆشەکە ئەستەمە بێت کە بە زیندوەتی دەربچێت لە ژێر نەشتەرگەریەکە. ئەمەش بە هۆکاری ئەوەی کە گورچیلە و دڵیشی زۆر لاواز بوون بە هۆکاری ئەمە. بەڵێ بەبوونی ئەم ئەنفلۆزای بیەوە کە باسمان کرد بۆ ماوەیەکی دوور و درێژ تووشی هەوکردن بووە. جا ئەم هەوکردنەش بۆتە هۆی لە دەستدانی سیەکانی و لە هەمان کاتیشا زیانگەیاندن بە دڵ و گورچیلەشی. ڕەنجا لەو کاتە دکتۆرەکان بڕیاریان ناوە کە ئەم سیە لەو کاتە بوونی نەبێ باشترە ڕاستە و بڕیاری چیان نالێ بڕیاریانە کە سی دەست کرد لە دەرەوە بۆی دابنێن و توانی ئەو نەخۆشە لە دەرەوەی جەستەی نەخۆشەکە دابدرێت و ئەو نەخۆشە توانی بۆ ماوەی 2 ڕۆژ بژیت تاوەکو ئەندامەکانی ئاسایی بوونەوە اینجا دوای ئەوە نەشتەرگەریەکەی بۆ بکەن نەشتەرگەری چاندنەوەی بۆ کرد. بەڵێ جا ئەمان لەوە ئەو فکرەیان بۆ هاتبوو ئەو بیرکردنەوەیان لەوە بۆ هاتبوو کە فرمانی سیەکان ناردنی یاخود با بڵین کردنە دەرەوەی CO2 یان واتە داونەکسیدی کاربۆن و هێنانی ئۆکسجینە بۆ خوێن و خانەکانمان جا وتیان بیر لەوە بکەینەوە کە سیەکی دەستکرد دروستکەین کە هەمان کار بکە هەمان فرمانی هەبێ بۆیە هاتن ئەم سیە دەستکردیان هێنا کە هەمان فرمانی هەبوو وتیان با تاوەکو کردداری چاندنەوەی سیەکان یاخ کۆندامی هەناسەی بۆ ئەکەین ئەم دەستکردەی لە دەرەوەی سیەکانی خۆی واتە لە دەرەوەی جەستەی بۆ دابنین کە بۆ ماوەی 2 ڕۆژ توانی کردداری سیەکانەوە هەمان فرمانی سیەکانی بۆ ئەنجام بات و بە باشتریش. ڕاستە اینجا دوای ئەوە توانیان نەشتەرگەریەکەی بۆ بکەن و نەخۆشەکە بە سەلامەت دەربچێت کە ئەم زانکۆیە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە ئەو نەشتەرگەریە کردووە یاخود ئەو لە کۆڵینەوەی کردووە زانکۆی باکووری ڕۆژئاوا لە ئەمریکا کە هەڵساوە بۆ لێکۆڵینەوە گرنگە کە بەڕاستی شتێکی تازەیە ڕاستە کە نەخۆشێک بتوانێت بەو شێوەیە بەبێ سیڤژی بۆ ماوەی 2 ڕۆژ دوای ئەوە چارەسەرەکەی بۆ بکەن. بەڵێ
ئەمە بەڕاستی ئەکرێت لە داهاتوە چارەسەرێکی زۆر باشتر و سەردەمیانەتریش دروستکە بەدڵنیایەوە ڕۆژ بە ڕۆژ زانستی تەندروستی لە پێشکەوتنایە و لە دروستکردنی هەم مواد واتە هەم پێداویستی و هەم ئامێری پێشکەوتوترایە لە ئێستا زیرەکی دەستکردیش هاتووەکە زۆر یارمەتی دەرە بۆ دروستکردنی ئەم ئامێر و ئەم موادانەی کە لە ئێستا هەیە و کە سوودی لێبن و بەدڵنیایە و پێشکەوتنی زیاتریشی بەخۆوا بینێ و ئێمە لە کورسات تەندروستی بە بەردەوامی ئەم پێشکەوتنانە و باشترین و پێشکەوتوترین چارەسەرەکانی تایبەت بە نەخۆشەکانتان بۆ ئەخەینە ڕوو هەموو ڕۆژێک. ڕاستە ئەنجاوە هەواڵێکی دڵخۆشکەر ئێمە بەردەوام حەزەکەین هەواڵی دڵخۆشکەر بە بینەران بدەین کە بەو شێوەیە چارەسەری نوێ ئەدۆزرێتەوە بۆ هەر نەخۆشیەک جا هیوادارم هەر نەخۆشیێک لە ئێستا چارەسەری نەبێت یاخود سەخت بێت ئەحسان ببێت ئیشەڵڵا. جالیندا هەواڵێکی تری دڵخۆشکەر کە لە ئێستا خەمۆکی لە نێوان گەنجان و لە نێوان زۆرێک لە چینەکانە زۆر بڵاوە. یەکێکی تر لە هەواڵە دڵخۆشکەرەکانی ئەم ڕۆمان باز لەوە ئەکەین کە یەکێک لە مادەکان یاخود با بڵێن یەکێک لە ڤیتامینەکان هەیە کە ئەویش ئۆمێگا 3ە کە ئەتوانێت ئەگەر بە ڕێژەیەکی باش لە جەستەمانە هەبێت خەمۆکی کەم بکاتەوە. جا بەیەکەوە بینەری ئەم هەواڵە بین. توێژینەوەیەکی نوێی پشتبەستوو بە داتاکانی بایۆبانکی بەریتانیا ئاشکرای دەکات بەرزبوونەوەی ئاستی ترشە چەوری ئۆمێگا 3 لە خوێندا مەترسی توشبوون بە گرفتە دەرونیەکان کەم دەکاتەوە. توێژەران دەڵێن ئەو کەسانەی ئاستی ئۆمێگا 3 لە خوێنیاندا بەرزترە کەمتر تووشی خەمۆکی و دڵەڕاوکێ دەبنەوە بە بەراورد بەو کەسانەی ئاستی ئۆمێگا 3 یان کەمترە. توێژینەوەکە بە پشتبەستن بە داتای زیاتر لە 258,000 کەسی ئەنجام درراوە و ئاستی ترشی ئۆمێگا 3 لە خوێندا پێوانەکرا. هەر لە توێژینەوەکەدا دەرکەوتووە خواردنی ماسی یاخود تەواوکەرە خۆراکیەکانی ئۆمێگا 3 یارمەتی باشتربوونی دەرونی چارەخوازان دەدات. بەڵێ شارەزایان دەڵێن ئۆمێگا 3 ڕۆڵی کاریگەری هەیە لە پاراستنی تەندروستی مێشکدا و وەرگرتنی بڕی گونجاو لە ئۆمێگا 3 لە ژیانی ڕۆژانەدا تەندروستی مێشک و دەروون دەپارێزێت. جا ڕاستان زۆر جار باسی گرنگی ڤیتامینەکانەکەین ئەلانش کێک لە پێکاتە گرنگەکان ئۆمێگا 3 کە جەستەی خۆمان ناتوانێت بە ئاسایی دروستی بکات یاخود دەبێت لە خواردن وەری بگرین یاخود ئەبێ بە شێوەی ئەو سەپلیمانت یاخود ئەو دەرمانانە هەیە کە بەکاری ئەهێنین. اینجا یەکێک لەو خواردنانی کە دەوڵەمەندە بۆ ئۆمێگا 3 ماسیە بینە چۆنە لەگەڵ ماسیە. والله بینم باشە لەگەڵیا و باشیشی خۆم حەزم لێتی تۆی خۆیت لێندا زۆر حەزم لێتی اینجا بە هەموو شێوازێک حەزم لێتی تامی زۆر خۆشە و جگەلەوەی کە سوودی زۆر هەیە یەکێکە لەو خواردنانەی کە دەوڵەمەندە بە ئۆمێگا 3. بەڵێ و هەر لە هەواڵەکە باسمان کرد یعنی یەکێک لە گرنگترین سوودەکان وەک لینداش باسی کرد کە دەوڵەمەندە بە ئۆمێگا 3 بۆ باشترکردنی مێشک و تەنانەت دەرونیشمان کەمکردنەوەی خەمۆکی و ئەو سترس و قەلەقی و ڕاڕایی کە ڕۆژانەش لە ژیانە بۆمان دروستە بێت هەمان کاتیشە. چونکە ئێستا کێشە دەرونیەکان یەکێکن لە کێشە باوەکان لە ناو کۆمەڵگەیە بۆیە بێ ئێمە هەموو ڕێگەیەک ئەگەر ڕێگەکە زۆر بچووکیش بێ بەکاری بهێنین بۆ ئەوەی دەروونمان دروست بێت و ئاگامان لە تەندروستی و دەرونی خۆمان بێ. ئەنجا دەروون و تەندروستی جەستەمان دوو بەشی لێکدانە بڕاوە کاتێک کە دەروونت نەخۆشە بێت ئۆتۆماتیکی جەستەشت نەخۆشە بێت کە ئەمەش کاریگەری ئەوێ لەسەر هەموو ئەندامەکانی جەستەت. ئەمەش وا ئەکات کە تۆ بەرەو ئەو بڕۆی کە ژیانی ڕۆژانە تێک بچێت. بۆیە هەر کردارێک ئەگەر زۆریش بچووکی بەلاوانێ زۆر جار ئەڵێ بنوێستا منەوە قسەیە کە مەڵێ ماسی خۆ بۆی دەروونت باش بێت خەڵک بڵێ ماسی ئاخر شتێکی زۆر سادەیە. نە هەر شتێک ئەگەر بچووکیش بێت لە پێناو دەروونمان بابیکەین. دەست خۆش بەلیندا. جا ئەمڕۆ بابەتێکی تریشمان ئامادەیە تایبەت بە هۆشیاری بۆ هاوڵاتیان کە ئەویش وەک ماسی پڕە لە ڤایتامین و پڕە لە
زۆر با بچینە بابەتەکە و باسی بکەین بزانین سەوزەیەک هەیە کە بە تەنها یەک ناوە بەڵام بەس خۆی بەلایەنی کەمەوە زیاد لە 7 سوودی هەیە بەلایەنی کەمەوە 7 سوود ئەم سەوزەیە ئەی جەرگیرە جەرگیر بۆ باشترکردنی بەرگری جەستەمان لە هەمان کاتا مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ و مەترسی توشبوون بە شێرپەنجەش لە مەترسی توشبوون بە شێرپەنجەش ئەمان پارێزە جا با یەک بە یەک و خاڵ بە خاڵ بڕۆینە ناو سوودەکانی جەرگیرەوە بزانین جەرگیر سوودی چیە بۆ جەستەمان یەکەم شت کە باسمان کرد بۆ باشترکردنی بەرگری جەستەمانە کە جەرگیر ڤایتامین سی تایە ڤایتامین سی هانی خانە خڕۆکە سپێکانی خوێنمان ئەیات کە دروست بن کە خڕۆکە سپێکانی خوێنمان فرمانی بەرگری جەستە و باشترکردنی بەرگری جەستەمانە و لە کاتێکا کە ئێمە جەرگیرە خۆین بڕێکی باش ڤایتامین سی تایە ئەم ڤایتامین سیانش هانی خانە خڕۆکە سپێکانەکەن بۆی دروست ببنەوە لە هەمان کاتیشا دژە ئۆکسانم ئەم دژە ئۆکسانە سێ خاڵی زۆر جوانی لەسرە یەکەم دانیان بۆ ئەوەیە کە ڕێگری ئەکات لە هەوکردن یاخود ئەگەر هاوکردنێکیش دروست بێت مەترسی درێژخایانی هەوکنەکە کەمەکاتەوە هاوکردنەکە کەمتر ئەکاتەوە لە هەمان کاتا وەک باسمان کرد سوودی هەیە بۆ دڵمان سوودی چیە بۆ دڵمان پۆتاسیۆمی تەیە ئەم پۆتاسیۆمە یارمەتی باشترکردن و هاوسەنگ ڕاگررتنی بە فشاری خوێنمانەیەات کە لە ڕێگەی هاوسەنگکردنی ئاستی سۆدیۆم لە لەشمانە و لە هەمان کاتیشە وەگوتمان دژە ئۆکسانی تایە کە دووەم سوودی دژە ئۆکسان ئەوەیە کە چەوریە زیان بەخشەکانی وەکو LDL لە لەشمانە کەمەکاتەوە و مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ کەمەکاتەوە یەکێکی تر لە سوودەکانی بۆ ئێسک و دانەکانمانە کە دەوڵەمێندا بە ڤایتامین K بۆ باشترکردن و بەهێزکردنی ئێسکەکان و تەنانەت دانیشمان گرنگە و مەترسی توشبوون بە پوکانەوەی ئێسک لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنا کەم ئەکاتەوە یەکێکی تر لە سوودەکانی بۆ چاو و پێست بۆ چاو ڤایتامین A تایە ڤایتامین A سوودی هەیە بۆ چاومان کە پارێزگاری لە گلێنەی چاومانەکە و مەترسی توشبوون بە شەوکوێری کە وای پێ ئەوترێ مەترسی توشبوون بە شەوکوێری کەم ئەکاتەوە بۆ پێستیشمان دژە ئۆکسانی تایە کە سێەم سوودی باشی دژە ئۆکسان ئەوەیە کە پێستمان والەیەکا کە درەنگ پیر بێت و بە گەنجی ئەمان هێڵێتەوە لە هەمان کاتا سوودێکی تری ئەویش کێشی جەستەیە بۆ ئەو کەسانی کە ئەنەوەی کێشی جەستەیان دابەزێنن یاخود شەکرەیان ئەو کەسانی توشبوون بە نەخۆشی شەکرە ئیسفادێکی باشی هەیە بۆچی چونکە کردداری هەرسکردن باشتر ئەکات و لە هەمان کاتیشە مەترسی توشبوون بە قەبزی کەم ئەکاتەوە یەکێکی تر لە سوودەکانی کە باسمان کرد لە سەرەتاوە وەکو دژە شێرپەنجەیەک کارەکە کە مادەیەکی تایە پێی ئەوترێ گلوکۆسینۆلیتس ئەم گلوکۆسینۆلیتسە ڕێگری ئەکات لە گەشەکردنی خانە شێرپەنجەیەکان لە لەشمانە و بۆیە ئەمە ژوای پێ ئەوترێ کە ئەڵێن ئەمە یارمەتی مەترسی یاخود کەمکردنەوەی مەترسی توشبوون بە شێرپەنجە کەمەکاتەوە یەکێکی تریش لە سوودەکانی بۆ باشترکردنی توانای سێکسە لە پیاوانە کە ئەمیش لە ڕێگەی باشترکردنی ڕێڕەوی خوێنە بە تەواوی خوێن و بە ئەندامەکانی جەسەمانە جا ئەمە بەگشتی سوودەکانی ئەم جەرگیرە بوو کە بە تەنها خۆی سەوزەیەکە و با بڵین هەرزانیشە ئاسان دەست ئەەکەی و ئەتوانێت ئاسان بکڕێت و زۆر سوودی جیازی هەیە بەلایەنی کەمەوە من حەوت سوودیم باس کرد کە ئەتوانین زۆر زیاتر قۆڵ بینەوە کە تایە کە سوودی زۆر زیاتریشی هەیە لیندا دەست خۆشڕاستان بەڕاستی زانیێرەکان زۆر جوان بوو هیوادارم بینەران بەردەوام خۆراکی باش و تەندروست بخۆن بۆ ئەوی تەندروست بن اینجا من ئەمێ بابەتێکی تر باس بکەم زۆر جار لەوانەیە لامان ببێ بە پرسیار کە بۆچی کاتێکە لای دەرمانسازێک یاخود دکتۆرێکی پسپۆر پێتەڵێ ئەو دەرمانە پێشنان بەکاربێنە ئەو دەرمانە دواییان بەکاربێنە ئەو دەرمانە پێش خەوتن بەکاربێنە بێگومان هەر شتێک هۆکاری خۆی هەیە من ئەمەوێ ئێستا ئەوەتان بۆڕم کەمەوە بۆی ئیتر لاتان پرسیار نەبێت هۆکارەکەی بزانن ئەو دەرمانانەی کە دکتۆر پێت ئەڵێت پێشنان بیخۆ ئەو دەرمانانن کە ئەمانەوێت کە کاریگەری زیاتر ببینین لێیان کاتێک کە دەرمانەکە پێشنان ئەخۆیت و ئەکات کە گەدەت باشتر هەڵی بمژێت و ڕێژەی کارکردنی دەرمانەکە باشتر بێت ئەو دەرمانانی کە دکتۆر پێت ئەڵێ دواییان بیخۆت ئەو دەرمانانن کە ئەزیەتی گەدە ئەیەن یاخود ئازاری گەدە ئەیەن لە ڕێگەی بەرزکردنەوەی ترشی گەدە یاخود لە ڕێگەی نزمکردنەوەی ڕێژەی چوونی خوێن بۆ گەدە
بەم دوو ڕێگەیەوە ئەکات کە گەدەت ئازاری هەبێت کەواتە یەکێک لە دەرمانەکان ناپرۆکسینە. بەڵێ ئەتە لیندا ئەو دەرمانانی کە وەکو ئەو ترێن نابێت بەسکی خوێنی بخورێت ڕاستە زیان بە گەدەمانەگەێنێت. ئەو کاتە زیاد بە گەدەمانەگەێنێت و هەروەها ئەو دەرمانانەی کە دکتۆر پێت ئەڵێ پێشخەو بیخۆ یەکێک لە دەرمانەکان ئەو دەرمانانن کە تووشی گێژبوونت ئەکەن. ئەو دەرمانانە سەلامەت نییە کە تۆ ئۆتۆمبیل لە خوڕیت بیخۆیت لەبەرەوەی تووشی گێژبوون دەکەن و هەروەها سەلامەتترە پێشخەو بیخۆی. ئەمەش کاریگەریکی تری باش هەیە کەوا کات زووتر خەول لێ بکەوێت وەل هەمان کاتە هۆکاری دەرمانەکە بۆ هەر شتێک بەکاری ئەهێنیت کاتی خۆی ئەوەیە کە پێشخەو بیخۆی یاخود ئەو دەرمانەی کە بۆ خەوەی خۆیت بێگومانەوێ پێشخەو بیخۆیت بۆ ئەوەی کار بکات. یەکێکی تر لە دەرمانەکان کە کۆمەڵەی ستاتینەکانی پێ ئەڵێن ئەو دەرمانانن کە کار لەسەر کەمکردنەوەی ڕێژەی چەوری LDL-ن کە چەوری زیانبەخشە لە جەستەیەمانە. ئەم دەرمانانەش باشترە شەوان بخورێ. بۆچی؟ لەوانێ زۆر جا لە ناومانە ئەڵێ فلان کەسم چەوری هەیە دەرمانەکە ئەوێ پێشخەو بخوا لایەن پرسیارە بێ بۆچی پێشخەو لەبەرەوەی ڕێژەی دەردانی کۆلسترۆل لە سەعات 10 شەو بۆ 2 شەو باشترەوە زۆرترین ڕێژەیە. ئەمەش وا ئەکات کە کاریگەری ئەم دەرمانە کە ئەی خۆیت لەسەر لەناوبردننی ئەو چەوریە زیان بەخشە لە جەستەیە زیاتر بێت. ئەمە بەگشتی کاتی خواردنی دەرمانەکان اینجا باسی ئەوەشتان بۆ بکەم ئۆمێگا 3 لە چ کاتێکا ئەخۆن ئەگە ویستان سەپلیمنتەکە بکڕن ئەبێ لە کاتی ناخواردنا بیخۆیت بۆ ئەوەی زۆرترین ڕێژەی هەڵبمژرێ لە گەدەیە. واتە لەگەڵ ناخواردنا ڕاستە؟ بۆ شێ زۆرترین ڕێژەی هەڵەمژرێت. دەست خۆش بێ پرسیارێک زۆر باوە لە ناو هاواتیان خۆشمە پرسیارم کردووە بۆ نمونەکە دکتۆر پێتەڵێ ئەڵێ ئەم حەبە پێشنان بیخۆ یا دوایان بیخۆ یا لە شەوان بیخۆەوەی کە خۆ باسی کرد. زۆر جا پرسیاراکەن ئەڵێن ئێ باشە بۆچی پێشنان یا دوایان ئەڵێ مەعیدەمان چوزانێ شەوەیە مەعیدەمان چوزانێ ڕۆژە مەعیدەمان چوزانێ بە دوایانە ئەی خوین. ئێستا تو ئەو ڕوونکردەوە کە شەو یعنی بۆ نمونە مەعیدە نازانێ شەوە لەواستی ئایزانێ خۆشەوە جوابی یەکێ لەو پرسیارانە بکە خۆشمان بوو مەعیدە چوزانێ شەوە بۆ نمونە من ئەگەر ئەم نستەتینە بە شەوان بیخۆم باشترە بۆەوەی چەوری داوازانم بەڵام وانە ئەیزانێ بەدڵێ ئەو بۆ کاتی ناخواردنەکە ئەیزانێ مەعیدە ئەیزانێ بێگومان دەتەوا دەست خۆش بێ جا زیزانم وە گوتمان بابەتی سەرەکی ئەم ڕۆژمان نەخۆشەکانی تایبەت بە کۆموڕێکەیە. جا ئەگەر هاوکارانم یارمەتی دەرم بن گرافیکێکمان ئامادەیە لەسەر باوترین ئەو نەخۆشیانەی کە لە کۆموڕێکە توشمانە بن کە بۆ نمونە لە ژیانی ڕۆژانەمانە هۆکارەکانی چییە؟ بۆ نمونە ئەمە باوترین ئەو هۆکارانەیە کە توشبوونی ئەو نەخۆشەکانی کۆموڕێکە کە بۆ نمونە قەبزی درێژخایەن یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیانە لەگەڵ سکچوونی بەردەوام سکچوونێک ناکە بۆ ماوەیەکی کەم بێ بەردەوام لەگەڵ وشکبوونەوەی جەستە زۆر کات هەیە بە بۆنی جۆرە جیاوازی نەخۆشیەکەوە یاخود هەر دەرمانێکی تایبەت بە نەخۆشیە کە بەکاریهێنین یاخود کەسانێکن کە خۆیان کەم ئاو ئەخۆنەوە لە ژیانی ڕۆژانەیانە و چالاکیشیان زۆرە بۆیە تووشی وشکبوونەوەی جەستا بن. وشکبوونەوەی جەستەش هۆکارێک کە بۆ توشبوون بەم نەخۆشیانە. لەگەڵ ئیشانە دانیشتنی زۆر بۆ نمونە کەسانێکن کە شێوازی ئیشکردنەکەیان ئەوەیە کە بەردەوام لە ئۆفیسێک و لە ژوورێکا دانیشن بە بەردەم کۆمپیوتەرێک و یاخود هەر جیهازێکەوە کە خۆیان ئیشی پێەکەن بە بەردەوام ئیشەکەیان ئەوەیە کە بۆ ماوەی 4-5 سەعات دانیشن. ئەمیش هۆکارێکە بۆ توشبوون بەم نەخۆشیانە کە پێویستە ئەو کەسانی کە ئیشەکانیان وایە بۆ ماوەیەکی زۆر دانیشن پێویستە زوو ئیسراحەتێک و یارمەتیدەرێک بەجەسەی خۆیان بن بۆ نمونە پیاسێ بکەن هەستن بژوڵێن لەگەڵدا بۆی مەترسی توشبوون بەم نەخۆشیانیان کەم بێتەوە. ڕاستە اینجا یەکێکی تر لە هۆکارەکان مناڵبوونە کە ئەکرێ کاریگەری هەبێت لەسەرەوەی کە تووشی نەخۆشیەکانی کۆموڕەکە ببین چکە مناڵبوون بەڕاستی کاریگەری زۆر بەجێ هەڵێ لەسەر جەستەی ئەم خانمەی کە مناڵەکەی بووە. اینجا یەکێکی تر لە هۆکارەکان هەوکردنە کە هەوکردن بە هۆکاری جیاواز دروستە بێ بۆیە زۆر جار بێتان ئەڵێن هەر نیشانەیەکتان هەبوو بچن پشکنین پێن بچن بۆ لای دکتۆری پسپۆر بۆ ئەوەی تووشی هەر نەخۆشیەک نەبن. تەمەنێکی ترە لە هۆکارەکان کە
ئێمە زۆر جار باسی یەکەین کاتێک تەمەن ئەڕوا وردە ئەندامەکان کارکردنیان خاوترە بێتەوە کەمترە بێتەوە بۆیە ئەوانەی وردە بە تەمەنا ئەچن ئەوێ زیاتر ئاگاداری خۆیان بن و زیاتر پشکنین بکەن. پاکرانەگرتن یەکێکی تریشە لە هۆکارەکان کە ئەکرێ هۆکارێک بێت بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیانە بن بۆیە پێویستە زۆر بە باشی خۆمان بە پاکی ڕابگرین. دەستخۆش لیندا ئێمە بە ورد و درشتی ئەچینە ناو بابەتەکە و زیاتر ئەچینەوەی بزین کە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکانی کۆم و ڕێکە چین و باوتین هۆکارەکان کامانن. میوانێکمان ئامادەیە و بە ورد و درشتی جوابی پرسیارەکانمانایەتەوە بەڵام پێش ئەوە وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە بۆلاتەن. دووبارە سڵاتان لێ بە ئەزانم وەک ئاماژەمان پێیا بۆ ئەوەی بە ورد و درێژتی بچینە ناو بابەتەکەەوە میوانداری پسپۆرێکی تایبەتمان کردووە بە بابەتەکە ئەویش دکتۆرە شەوەن لەتیف پسپۆری نەشتەرگەری گشتی. زۆر بەخێربەی دکتۆریان. زۆر سپاس زۆر سپاس. ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم باوترین نەخۆشیەکانی کۆم و ڕێکە چین؟ عادەتەن نەخۆشیەکانی کۆم و ڕێکە زیاتر یامایە سیرین یان بە ڕێژەیەکی زۆر لە خانماندا قڵیشی کۆم یان بوونی ناسۆر لەو منتیقەیە و تا ڕادەیەکیش بوونی بالووکە وەروە هاوشمان بیر نەچێ کە ئەکرێ شەرپەنجەی و منتیقێشمان هەبێت لە نەخۆشەکانە بەس تا ڕادەیەک لە چاوانی ترا کەمترێکە. باش. دکتۆر باسی ئەو گرافیکەمان کرد ئەجا ئەمانەوێت هەگەر هاوکارانم یارمەتیم بن باسێکی ئەم هۆکارانەمان بۆ بکەیەوە چی ئەبێتە ئەوەی کە ئەم شتە ڕووبات ئەم نەخۆشە ڕووبات. بەڵێ لە ورە پێشم بڕیت ژوورەکەی لەو دی و پێوتی نوتە خۆتان باسی هەموو هۆکارەکانتان کرد وتمان ئێمە بەس دەستنیشانی هۆکارەکانەکەین دواتر خۆتان بەفول زانیاریە وتم زۆربەی ئەوە دەگەروابێ منە ڕۆمەوە حەدمان نییە فەرموو. زۆربەی هۆکارەکان ئاتە نەگەڕێتەوە بۆ بوونی قەبزی بە تایبەت یاخود ئەمە هۆکارێکیشە بۆی کە زۆربەی کات لە توالێتە زۆر بمێننەوە زەختێکی زۆر بکەن فشار لەسەر منتیقەیە دروستە بێت و بێتە هۆی گەورەبوونی مولولە خوێنەکان بۆ مایاسیری یاخود گەر هات و پیسایە کە جاری وا هەیە شەرنی قەبزی بێ بۆ نمونە 4-5 ڕۆژ بێدانە نیشتی بێ جاری وایە تەنها بۆ نمونە کۆنسیستەنسی واتە پیسایەکەی ڕقە ئەمە وەکو لەو منتیقەیە ئازارێکی زۆر دروست دەکات و بێتە هۆی بڕانی ئەو منتیقەیە و بێتە هۆی دروستبوونی قەڵیش. هەروەها هۆکارێکی ترمان بۆ ئەو منتیقەیە بوونی فشارە لەو منتیقەیە بە تایبەت لە خانمانە کاتی دووگیانی یاخود پاش منداڵ بوون. هەروەها هەڵکشانی تەمەن هۆکارێکە بۆ هۆکارەکان کە چۆن هەر بەردەوام ئامی جسم تەسیری ئەبێ لە سەری تەمەن هەروە هۆکارێکشە بۆی کە بە تایبەت بۆ مایەسیریەکان کە شل ببنەوە و تا ڕادەیە گەورە ببن و بێنە دەرەوە یاخود نەبوونی چالاکی و هەروەها زۆری کێش کەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە فشار لەو منتیقەیە دروست ببێت. باش دکتۆرە خواردن هۆکارە بۆ توژون بە نەخۆشیانە؟ نەخواردنی خۆراکێکی باش بۆ نمونە دەخواردنی سەوزە میوە بڕێکی کەم ئاو زۆربەی کات نازان من دایم بە نەخۆشەکان دەڵێم بۆ ئەوەتان ڕق لە ئاوە باشترین یعنی لە 160 جسم 50 بۆ 60 جسم ئاوە بەڵام نەخۆشەکان بەداخۆ زۆربەی کات کەمترین ڕێژی ئاوە خۆنەوە مشکەواکە بۆ نمونە تووشی قەبزیانەکە زۆربەی کات هەروەها ئەو خۆراکانی هەنێ کات کە ئەی خۆن دەوڵەمەندین بەڕیشاڵ زۆربەی کات ئێستا خەریکی فاستفود خواردنن یاخود گۆشت بەبێ هیچ سەوزەواتێ لەگەڵیا ئەمانە هۆکارن بۆ توشبوون بە قەبزی. دکتۆر ئەها لێرەش نووسیمانەڵی دانیشتنی زۆر ئەبێتە هۆکاریەوەی کە تووشی ئەم حاڵەتە بیت بۆچی هەنێک کەس هەیە زۆریش دانیشێ بەڵام تووشی نابێت ئەمە هۆکاری چییە؟ لەواتە فعلەن کارەکەی دانیشتن بێ زۆر بەڵام لە پاشاندا بچێ بۆ ڕاضە و حەقی بۆ بکاتەوە ئەمە هۆکارێکە یاخود شێوەی خۆراکەکانی باشن کە ماتوانێت تەعویزێکی بۆ بکاتەوە بۆ ئەو زۆر دانیشتنی من ئاتەم بە نەخۆشەکانڵم کە ناچاری زۆر دابنیشی هەیە کارەکەی وایە دانیشتنە لەسەر کۆمپیوتەرە مۆزەفێکە بەردام بدانیشە من ڕێنمای ئەویانە کە مەڵم بەردام دامەنیشن بۆ نمونە ئەگەر زانین 3 چارەک 50 دقەیە دانیشتووی 10 دقەیەک هەستە بە بیانی ئیشێکەوە جوڵەیە بکە لە ناو شوێنەکە بۆیە کە ڕێڕەوی خوێنبەرەکان و خوێنێنەرەکان چالاک بێتەوە ڕێگایەتەوە بە تاڵبوونەوەی ئەو خوێنەرانی ئەو منتیقەیە و بچووبوونەوەیان. باشە دکتۆرە لە سەرەتاوە باسی ناسۆڕە کرد ناسۆڕی کلێنچک چییە و چۆنیش دروستە بێت؟
من صراحة كباسم كنا سوري كوم ما بس بو بس ناسوري كلنج كشمان هي كزيات الهرزكاران بون 8 سيانز صال برو سروتا بسبنجيش هي بوني تشيا كوبونوي موا لجير بيستك هي لمنطقة كلنج كيا كمشان هوكاري كي هي كلوانا زور دانشتن دوباره باس یکینەوە کە زۆر دانیشتن فشارێکی زۆر لەسەر کلێنجکەیان دروستە بێ هەروەها بوونی مو هەیە مووی جستەی زۆرە یاخود لە خانمانە جاری وا هەبوو لە ناو ناسۆرەکەیان مووی قژمان بینیوە کە قژی وەریوە لەو منطقەیە کۆ بێتەوە لەگەڵ هەڵکشان و داکشانی ئەو منطقەیە لە خشانی ئەو منطقەیە موەکان وردە ئەچنەوە ناو پێستەکە هەروەها کێشی زۆر کە ئەو منطقەی وای لێکە کلێنجکەیان چاڵ بێت بێتە هۆی کۆبوونەوەی تەنانەت جاری وایە مووی جلوبەرگ تای کۆ بێتەوە تووکەکەی جلوبەرگەکە لەو منطقەیە خۆ تووکی خۆیان لەو منطقەیە کۆ بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی ناسۆری کلێنجکە لەو منطقەیە دکتۆر ئەگەر جان فەرموو تا ڕادەیەکیش بۆ ماوەیش دەورە بینێ بەڵام بۆ ماوەکەوە نیە بۆ نمونە ئەگەر ناسۆری کلێنجکە لە ئایلانە هەبوو ئەمیش توش ئەبێ بەڵام زیاتر بۆ ماوەکە دەورە بینێ لەوەی کە ئایا مووی جستەیان زۆر بێ بۆ ماوەی ئەوەیان بۆ ماوەتەوە زیاتر هۆکارەکە ئەوەیە. دکتۆر ئەگەر باسێکی چارەسەرەکانمان بۆ بکەیت. چارەسەرەکان عادەتەن بۆ ناسۆری کلێنجکە نەشتەرگەریە چکە کیسێکە و موویتیایە و کۆبێتەوە بە هیچ دەرمانێک نافەوتێ نەشتەرگەریەکانیش ئەکرێ بۆ نمونە هەڵکۆڵین بێوەکۆی جاران بەس هەنێ جار برینەکە زۆر گەورەیە و نەخۆش پێی ناڕەحەتە بێ یاخود ئەکرێ هەنێ جارێمە بۆ نەخۆشەکانەوەی ناسۆرەکانیان بچووکە بە ڕێگەیەکی تازە بەکارهێن کە بە بنجی مۆزوعی بۆیان لا ئەبین و ئاخر چارەسەری تازە کە هاتبێ لەیزەرە بەکارهێنرێ بۆەوە بەس ئەمەشانێک کەس وازانێ هەروکو لەیزەری دەرەوە وایە لە ژێر پێستەکە بێت ئەمەش لە نەشتەرگەریە ئەنجامەدرێ ئەبێ ئەو کونانەی کە لەسەر پێستەکە دروست بوون بکرێنەوە لە ڕێ ئەو کونانەوە ناو پاکرێتەوە پاشان لەیزەرەکە تەنها ئیشی ئەوەیە کە ئەو ڕاڕەوە لە ناوە پسووتێنێ و وردە قەپاتیەکە دایەخە. باش زۆر چاکە باشە دکتۆرە یەکێکی تر لە نەخۆشیە باوەکانی کۆموڕەکە کە مایەسیریە مایەسیری چیە و چۆن دروستە بێت؟ مایەسیری بریتە لە گەورەبوونی مولو لە خوێنەکانی ئەو منطقەیە کە هەڵاوسێن هۆکارەکان بە زۆری کە باسمان کرد قەبزیە زۆر دانیشتنە زۆری کێشێتی ئەو بە تایبەت مانەوە زۆر لە توالێتە و بۆ خانمانیش دووجیانبوون و بوون مناڵبوونی طبیعی ئەمانە هۆکارم بۆی کە بەهۆی کە مناڵەکە لە منطقەی حەوز یا زەخرێک دروستەکە خوێن باش ناگەڕێتەوە سەرەوە فشارێ لەو منطقەیە دروستە بێت و بێت هۆی گەورەبوونی مایەسیرەکە. باش دکتۆرە ئەگەر کەسێک توش ببێ بە مایەسیری ئەگەر ئەم کردارانە چاپ بکات یاخود با بڵین ڕێگری بکات لە هۆکارەکان با بڵین توش بۆ ئێستا بەڵام ئەم کردارانە کەم بکاتەوە خواردنی باش کات و زۆردانە نیشێت و لەسەر ئەو زۆردانە نیشێ مایەسیرێکی چاک ئەبێت یاخود هەربێ بە نەشتەرگەری چاکی کات لای بەرێت. ئەسڵ زۆر باشە یەکەم شت لە چارەسەری مایەسیریا ئەوەیە کە گۆڕینی شێوەی ژیانە هەم لەو خۆراکانی کە باست کرد بۆی قەبزەتێکی و زەختکردنەکەی نەمێنێ هەم لەوەی کە بۆ منە ژیانێکی چالاکی هەبێ وەرزش بکات جوڵەی زۆر بێ بۆی قەبز نەبێت هەروەها زۆردانە نیشێت کە ئەمانەی چاکرد خوێن چالاک بووە لەو منطقەیە کۆ نەبێتەوە وردەوانیش بچووکە بوون و مایەسیرەکان بەس نەکووکەوەی بڵێ ئیتر لە سیاسە چاکە بێتەوە بەڵام نیشانەکانی کەم بێتەوە حجمەکەی بچووکە بێتەوە چکە خۆتە زانانی وتمان مولولەی خوێنە یخۆ مولولەی خوێن بە چارەسەرەکە ناڕوە تەنها ئەوەیە کە بەهۆی هەڵ ئاوسانەکەی کەمە بێتەوە لەو منطقەیە و نیشانەکان کەمە بنەوە. دکتۆر ئەگەر باسی چارەسەرەکانی مایەسیریمان بۆ بکەیت جگەلەوەی کە شێوازی ژیانە بێ بگۆڕێت. ئەوە هیچ یەکەمە کە باسمان کرد دووەم هەنێ ماڵهەم کە لەو منطقەیە بەکارهێنرێت ئەویش نیشانەکانی کەمەکاتەوە ئەبێتەوە هۆی بچووبوونەوەی مولو لە خوێنەکان و هەنێ عیلاجمان هەیە کە حەبن بەکارهێنرێ ئەویش هەمان تەسیریان هەیە مولو لە خوێنەکان بچووک ئەکەنەوە گەر هاتوو ئەمانە هەر سەری نەگرت نەخۆشەکە نیشانەکانی هەر بەردەوام بوو لە بوونی ئازار لە بوونی قورسێکی زۆر لەو منطقێ لە خوران لە خوێنبەربوون بەردەوام و بەم چارەسەرانە شەر بچووک نابێتەوە ئەو کاتە لە ئەخیرا پەنابێنە بەر نەشتەرگەری. باشە دکتۆرە لەناو هەوڵەتیانە زۆر قسەیەک باوە کە ئەڵێن لەسەر شوێنی سارد یا لەسەر شوێنی تەڕ زۆر دامەنیشە تووشی مایەسیریەوی ئایا زۆر ساردی بەرکەوتن یاخود تەڕبوونی زۆر هۆکارە بۆ توژبوون بە مایەسیری؟ هۆکار نییە بۆ توژبوون بە مایەسیرەکە بەڵام هۆکارە بۆ زیابوونی نیشانەکان. واتە کە تۆ لە شوێنێکی ساردا دانیشە یاخود بۆ نمونە لە وەرزی زستاندا جەو سار دەبێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە هەم ماسوولەکانی ئەو منطقەیە گرژ ببن هەروەها ماسوولەکانی ناو دیواری خوێنبەر و خوێنهێنەرەکانی ئەو منطقەیەش گرژە بن
ئەمە ئەبێتە هۆی زیابوونی نیشانەکان و بوونی ئازار لەو منطقەیە ئەیژنا خودی سەرماکە خۆی تووشی ماسیرەکەی ناکات. دکتۆر ئەگەر سەبارەت بە شێرپەنجەی کۆم و ڕێکە بۆمان بدوێیت. شێرپەنجەی ڕێکەمان هەیە کە بە تایبەت لە تەمەنەکانی سەر و 40 بۆ 45 و ئەوانەوە زیاکەن بەڵام ئەمە مانایەوە نیە کە لە گەنجی شانە بێت لە گەنجی شا هەمانە لە سەر و سیەکانەوە بۆ ئێمە عادەتەن کە نەخۆش باسیێواکە کە خوێنی داناوە لەگەڵ پیساییە شێوەی خوێنەکەی لێ پرسین کە ئایا گەشە لەگەڵ پیساییە تێکەڵ بووە یا بەجیا هاتووە یا پیسایی بۆ نمونە ڕەش بووە تەسیری کردوە سەر پیسایەکەی ئەگەر هاتوو ئەم نیشانانەی هەبوو یاخود بۆ نمونە تازە تووشی قەبزی بوو ئەو کاتێمە گومانیان چۆنی بەردەوامی هەبوو ئێمە گومانەکەین کە هۆکارێک هەبێ لە سەر و کۆمەوە کە بوو بێتە هۆی دروستبوونی ئەم خوێنە لەو کاتایە ناچار ئەبین نەخۆشەکان بنێرین بۆ ناوزوری کۆڵۆن کە زۆربەی کات بەداخەوە نەخۆشەکان ئەڵێن نایکەین ترساون لە بەرەوەی یەکێکیان بینیوە بۆی کراوە یاخود جاران بەبێ قسەی خەڵکاڵێ بەبێ بنج ئێمە باسەکەین سەدەیشنەوە تا خەواندنە تەنهایان خوێنن لەو کاتەیە یەک دوو دەرزیان بۆ وەکرێ لە ڕێکانۆلا ئەخەون بەبی ئەوەی هیچ هەست بە ئازارێ بکەن لە کاتی نازۆڕەکە بۆم پێشنیارم بۆ خەڵک ئەوەیە کاچ کاتێ یەکێک لەم نیشانانەی بینی لە خۆیان بێ یاخود لە کەسێکی نزیکا بێ هانی بدا و بە قسەی پزیشکەکەی بکە کە پێوەڵێ نازۆرت پێویستە پێشگوێی نەخات. دکتۆرە ئەم هۆکاری دروستبوونی شێرپەنجەیە بۆ وەک ئەزانین لە ئێستاشا باشترین ڕێگریکردن لە نەخۆشەکانی شێرپەنجە بەگشتی پشکنینی پێشوەختەیە وەک هەموو شێرپەنجەکانی تر ئەکرێ بۆ ئەمیش پشکنینی پێشوەختە بکرێت بێگومان وەکو هەموو شێرپەنجەکانی ترەمیش هەیەی لەسەر و تەمەنی 45 ساڵەوە دەست پێیەکە کە بۆ نمونە ئەڵێ 10 ساڵ جارێک نازۆری کۆڵۆم بکەین ئەگەر هەر ئەوەشی نەکرد من هەڵێن نەخۆشەکان کە ئاڵێن بۆ نمونە نازۆر ناکەین پشکنینی خوێنی شاراوەمان هەیە کە لە پیساییە گەر هاتوو ئەمە پۆزتیڤ بووە تا خوێنی شاراوە هەبوو لە پیسایەکە بەناچاری واجبە لەسەری کەچی بکە نازۆرەکە بکە ئەمە بۆ ئەوەیە کە ئیسفادی بۆ نەخۆشەکەوەیە کە لە مەرحەلەیەکی زۆر بیدایەتەکانە شێرپەنجەکە پێی بزانێەوەی لەوەی خوانە خواستە کاتێ بێتەوە کە شێرپەنجەکە تەشەنەی کردبێ بۆ شوێنەکانی تری جسمی. دکتۆر زۆر جار چارەخواز خوێنە بینێت لە پیسایەکەیە ئەمە هۆکارەکەی چییە هۆکارەکەی شێرپەنجەیە یاخود شتێکی ترە؟ خۆشبەختانە زۆربەی کات هۆکارەکەی ئەو خوێنەی کە گەشە و ڕوونە و نەخۆشەڵێ لەگەڵ دوای پیسایی کردنیا بە ئازاری منطقی کۆمی هەیە زۆربەی کات کێشەکانی کۆمن وەکو ماسیری قڵیشی کۆم ناسۆری ئەو منطقەیە کێنچکە هۆکارەکان ئەمانن یاخود نەخۆشیڵێ زۆر زۆری خوێنم پاش ئەوە خوێنە بینم بەڵام هەشمانە کە بەداخەوە بۆ نمونە شێرپەنجە دەرەچێت بەڵام یعنی الحەمدولله ئێستا لە چاوجارانە نامانوێت خەڵک لێرەوە بترسێنین لە چاوجارانان عیلاجەکان زۆر زۆر دەورە بینێ تەنها ئەوەیە کە نەخۆش کاتێ بچێ بەدەنگیەوە لە مەرحەلێکی بیدایە بێت نەک ئیهمالی کردبێت و کار لە کار ترازا بێت. باشە دکتۆرە زۆر جار چارەخواز هەیە ئەم نیشانانەشی نییە دواتر دەستنیشانەکرێت بە توشبووی شێرپەنجەکە. هۆکارەکەی چییە؟ یاخود چۆن چارەخواز بزانێت کە پێشەوەی توشبوو بە شێرپەنجەکە یاخود بڕاتە قۆناغەکانی کۆتایی و یاخود پێش کۆتایی شێرپەنجەکە چۆن دەستنیشانی خۆی بکات؟ تەنها من عادەتەن ئەوانەی کە سەر و تەمەنیان 45 ساڵ ئەڵێن بەبێ بوونی هیچ نیشانەیەک پێویستەکە نازۆر پێی پشکنین ئەنجام بدە بۆ ئەوەی جاری وایە تەنها پۆلیپ گۆشتێکی زیای بچووکیان هەیە کە بۆ منە ئەم گۆشتە زیای ئەگەر بمێنێتەوە لەویایە دوای خۆتە زانین 10 ساڵێکی ترگە لەو گرید دیسپلێژیا بێت 10 ساڵێکی ترە گۆڕێ بەڵام ئەگەر هایگرید بێ ئەوە پێویستەکە پشکنی دووبارە کاتۆ پێشوەخت بۆیە زۆربەی کاتکە نەخۆشەکانیان ئەگەر گۆشتێکی زیایان هەبێڵە من الحەمدولله لە ئێستا سەلامەتی بەس باشتر وایە کە نازۆرەکەت کردووە چکە ئەگەری هەبوو بگۆڕێت و ئەبێ متابعەیکیت بۆیە من هانی خەڵک ئەدەم لەم بەرنامەی جەنابتانەوە کە تەمەنیان سەر و 45 ساڵە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکیان هەبێت چکە جاری وا هەیە شاراوەیە هیچ نیشانەیە دەرناکە یاخود نەخۆشەکە خۆی چۆن پشتگوێ خستنێکە کات تووشی قبزیەکە بێت جارجارە گوێی نایەتی هەمالیەکە یان دیقەتی پیسایەکەی نایە خوێنەکە نابینێ یا بەلایەوە ئاسایاڵی هیچ نیە هەر ئیمایە سیریە و خۆفلان و فلانی ژوا بووە ئێمالیەکە و تەشە ناکات. دکتۆر زۆر جار شێوازی ژیان زۆر کاریگەری ئەکاتە سەرەوەی کە تووشی جۆرەها نەخۆشی بن ئەگەر باسێکی ئەو هەڵە باوانەمان بۆ بکەی کە چارەخوازی کات تووشی ئەو حاڵەتە یاخود ئەو نەخۆشیە بێت بۆ نەخۆشیەکانی کۆمڕێکە ئەوە بوو کەوتمان قەبزی زۆر بەردەوام بوون زۆر دانیشتن هەیە بۆ نمونە لە خەیاتە خانمان بە تایبەت ئەڵێم یان ئەو کەسانی کە ئیشی کۆمپیوتەر زۆر ئەکەن ئەڵێم بۆی بە دوور بن لەمە
چیەکەی بێ لە بینەکانە هەستی پیاسێ بکەیت و بگەڕێ یاخود لە تەلەبەیە خوێنکارن کە زۆر دانیشتن بۆ سعیکردن بە تایبەت خوێنکاری شەش کە زۆر دانیشتڵێم وای لێ بکە هەم بۆ مێشکیشت باشترێکە 50 دقە سعیکە و 10 دقە هەستە پیاسێ بکە ناو ماڵەکەیە هەم مێشکت ئیسراحەتەکە هەم بە تووری شەبی هەم لە ناسۆر کە بە زۆر تەلەبی شەشمان زۆرە کە لەو کاتایان تووشی ناسۆری کلێنچکە بوون یا تووشی مایاسیری بوون هەم قەلەقەکە تەسیری لەسەر ڕێخۆڵیان کردووە تووشی قەبزیە بن و زەختەکەن و زۆرە مێنەوە لە توالێتە بۆ هی سترێسەکەەوە یا خەر زۆر دانیشتنەکەشیان هەر هۆکارە بۆیە ئەبێ ئەم هۆکارانە ڕێکخرێتەوە لە ناو ژیانیانە. ئەی سەبارەت بە شێرپەنجە دکتۆر شێرپەنجە بیتاقەیەک و دەرەجە زۆربەی کات بەڵام بۆ ماوەیشمان هەیە بۆ منە ئەگەر هات و کەسی دەرەجەیەکی لە ئایلەکەیە هەیبوو مانایەوەی پشکنینی پێشوەختە بکات بۆ منێ ماڵین 10 ساڵ جارێک ئەو پێویستە 10 ساڵ پێش تەمەنی ئەو کەسی کە لە ئایلەکە دەرەجەیەک بووە ئەم پێش وەخت پشکنین بکات ئەگەر یاخود هەنێک کەسێ تووشی ئینفلمەتری باوڵ دزیز بوون یانی وەکو کرۆنس دزیز و ئەڵسەرەتیڤ کۆلایتس کەمانە ئیلتیهابی درێژخایانی ڕێخواڵەیان پێدرێ کە لە چاو کەسێکی ترە ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زۆرترە پێویستەکە کە ئەمانە پشکنینی پێشوەختە بکەن. باشە دکتۆرە هیچ شتێک هەیە ڕاستەی هاوڵاتیانی بکەی بڵێ ئەم شتە مەکەن بۆی لە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە پارێزراو بن وەکو بڵێ شتێکی دیاریکراوە بێنە بەڵام شێوی ژیان زۆر دەورە بینێ وەکو هەموو شێرپەنجەکانی ترمان کەوێ بە دووربن لە قەبزی بە دووربوون لە تا ڕادەیە گۆشتی سوور کە زۆر ئەخورێ دەورە بینێت چکاویژە بێتەوە هۆکارە بێتەوە بۆ قەبزێکە بەزوکو بڵێ هۆکارێکی دیاریکراومان هەبێ شتێکی وامان نییە تەنها مەگەرەوە بێ پشکنینی پێشوەختە بکەن. ئەی دکتۆر ئایا شێرپەنجەی کۆمەڵێکێکێکە لە شێرپەنجە کوشندەکان وەکو ئەوانی تر یاخود چارەسەرەکانی بۆی چییە؟ ئەوکو هەموو شێرپەنجەکانی تر گەر زوو پێی بزانێ چارەسەر ئاسانە گەر زوو پێی نەزانێ کوشندەیە بەڵام لەگەڵ پێشکەوتنی عیلاج لەگەڵ پێشکەوتنی تەشخیصکردن کە ئێستا نەخۆش ئەلحەمدوللا چالاکترن زووتر خەمی خۆیان نەخۆن و خەمی کە سوکاریان نەخۆن زووچن بەدەم شتەکانەوە ئەمە وایلەیەکە کە لە مەرحەلەیەکی بیداتەکانە پێی بزانرێ چارەسەرەکانیش چین یا ئەوە تا یەکەم شت بە نەشتەرگەری دەست پێکەین و بەدوایە کیمیایی و تیشک پێویست کاوەریگرێ یاخود گەر هات و زانیمان تۆزێ لۆکەڵی ئەدڤانس واتە لەو شوێنەیە تۆزێ شێرپەنجەکە پێشکەوتووترە ناچار یەکەم جار پەناگرینە بەر عیلاج واتە کیمیایی وەرەگرێ تیشک وەرەگرێ پاشان نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ. دکتۆرە یەک پرسیارێکی ترکە لە مێشکمە ئەمیز بیکەم زۆر جار هاوڵاتیانی ئێمە شەرمەکەن لە دەربڕینی ئەو نەخۆشیی کە هەیەە بۆ نمونە بۆ ماوەیەکی زۆر ئازاری کۆمی هەیە بەڵام ناتوانێت بە دایک و باوکی بڵێ یاخود بە ئەندامەکانی خێزانەکەی بڵێ شەرمەکە بەرامبەری ئامۆژگاری و بۆ ئەمانە چییە کە شەرمەکەن و ناتوانن ئەو دەربڕینی و ئازاریان دەرببڕن بەداخەوە ئەو شەرمە زۆربەی کات زەرمەندی ڕێسی چیە نەخۆشەکە خۆست. یعنی من شتێکەڵم دایم ئەڵم شەرم لە شتی تر بکە بەس شەرم لە نەخۆشی مەکە نەخۆشی خۆ دەسەڵاتی تۆ نییە شتێکە و هاتووە شتێکی غێر تەبیعیە و پێویستی بە چارەسەرە و هەتا زووتر بە دەمیەوە بچیت زۆر فەرقەکە عیلاجەکەی لەوەی کە درەنگ بە دەمیەوە بچی بۆ نمونە بوونی قڵیش لە مانتیقەی کۆمدا گەر هاتووە لە بیداتەکان ئافریەکەی بە گۆڕینی شێوەی ژیان و خۆراکەکان و نەمانی قەبزی و هەنێ ڕێنمایی هەیە کە پزیشک پێڵێ و هەنێ عیلاجێ ئەیاتێ زۆر بە ئاسانی چاکە بێتەوە بەڵام گەر هاتووە مەهێشتی و ئیهمالی کرد تا چەند مانێک ئەم بەهۆی شەرمەوە زۆربەی کات لە خانمانە بەتایبەت بەهۆی شەرم و ئیهمالیەکە ئەبێتەوەی قڵیشی مزمین کە چانسی چاکبوونێ و بە عیلاج زۆر کەمە بە ناچارێ بێ یەکسەر پەنابەرینە بەر نەشتەرگەری و خۆشتان باشە زان کە هیچ نەشتەرگەری بێمە مزعفات نییە من بۆیە بە نەخۆشە لەماڵێم هەتاکو بتوانی هەوڵ بە عیلاج لەگەڵ یا بڕۆیت زوو فریای کەویت پێش ئەوەی کە بەهۆی شەرمەکەەوە زەرە لە خۆت بیت. دەست خۆش بێت زۆ خۆشحاڵ بووین دکتۆرە شەبەن لەتیف پزیشکی نەشتەرگەری گشتی لەگەڵمانە بوویت بەرنامەکە و پرزانیاری کرد و زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە زۆر بەخێر بێت دکتۆرە جان هیوادارین ئەزیزانم وەڵامی تەواوی پرسیارەکانمان نابێتەوە و جوابی هەموو پرسیارەکان دەستکەوت بێت لەبارەی ئەم نەخۆشیانەوە هیوادارین پارێزراویش من لە هەموو جۆرە ئەم نەخۆشیانەی کە لە دنیاە هەیە وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێیاندا جا گرنگترین شت کە ئاماژەمان پێداوە بوو کە شەرم نەکەن کە چون بۆ لای دکتۆر
چونکە نەخۆشیەوە کاروەکو دکتۆریش وتی هەر نەخۆشیە کە هات ئیتر پێویستەکە چارەسەر بکرێ جا هەر نەخۆشیەکیش ئەگەر پێشوەختە پێی بزاندرێ یاخود لە قۆناغە سەرەتاییەکان یا بێت چارەسەر بووی زۆر ئاسانترە و تووشی چەنەها چەرمەسەری نابیت ئەگەر زوو پێی بزانیت بێگومان بڵنیایە وەک دکتۆرەش ئاماژەی پێەیە یعنی ئەگەر شەرم بکەی لە دەربڕینی هەست و سۆزی خۆت و یاخود دەربڕینی ئازارەکە و زەرەرمەندی سەرەکی خۆتیت یعنی ئەو کەسەیە کە ئازارەکەی هەیە نەک کەسانی دەوروبەرت. جا هیوادارم هەردەم تەندروست باش بن و ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێت و خواتان لەگەڵ هەر شاد و بەختەوەر بن زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان نابوون خواتان لەگەڵ بێت.